حکومەتی هەرێم خۆی دەدزێتەوە لە بە بانکیکردنی موچەی فەرمانبەران. سەرڕای ئەوەی وەزارەتی دارایی عێراق نوێنەرانی کوردی لە بەغدا ئاگادار کردوتەوە ئامادەکاری بکەن بۆ ناردنی لیستی ناوی موچەخۆران و 3 بانکیش بۆ بە بانکیکردنی موچە دیاری کراوە کە بریتین لە بانکەکانی ڕافیدەین، ڕەشید، بانکی بازرگانی. بەڵام هەرێم بێدەنگ بووە لە وەڵامدانەوەی نووسراوەکە و هێشتا بە دوای ئەوەدا دەگەڕێت بە زۆر پرۆژەی هەژماری من بەسەر موچەخۆراندا بسەپێنێت. طبعا لەو کاتە هەژماری من یا هەژماری ئەوان لە ڕێگەی زۆرترین فشارەوە لە ڕێگەی تەرهیب و تەرغیبەوە زۆریان هەوڵدا کە هەژماری ئەوان باوڵێن بڕاتە بواری جێبەجێکردن. بەڵام هەر لە سەرەتاوە ئێمە وتمان کاوە بڕیارەکەی مەحکەمەی ئیتیحادی زۆر وازەحە کە بێ بانکێکی فیدراڵی بێ. بانکی فیدراڵیش بە کۆمەڵی هۆکار لەبەرەوەی کەس گومانی ئەوەی نییە ئیفلاس بکە ئەو بانکانی کە لە هەرێمن لە سەردەمەکانی پێشواتوانیان سەرمایەکانیان بەکاربێن دەست بگرن بە سەرمایەکانیانە وتوانیان موچەکان دوا بخەن. بۆیە هەژماری ئەو لە ڕاستیە هەر بە مردووی لەدایک بوو. هەرێم لە ڕاستیە متمانەی لەدەست داوە جا ئەو کتابەی شارد بێت و یان نەی شارد بێتەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەیان بە نە هەرێم هەیە نە مؤسساتی هەرێم هەیە. ترسی بەرپرسانی هەرێم لەوەیە دۆسەی موچە لەژێر دەستیان دەربهێنرێت. بۆیە یاری بەکاتەوە دەکەن و نایانەوێت لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە موچە دابین بکرێت. جگە لەوەش هەرێم دەیەوێت دواکارتی خۆی تاقی بکاتەوە و لە ڕێگەی هەژماری منەوە موچە دابین بکرێت. بەڵام تا ئێستا عێراق بەوە ڕازی نەبووە موچەخۆرانی هەرێمیش ئەوە ڕەت دەکەنەوە. ئێمە وەکو مامۆستایان و فەرمانبەران سوورین لەسەر ئەوەی لەسەر داواکارەکانی خۆمان کە پێویستە بە زووترین کات دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان واز لە برسیکردنەی فەرمانبەر و مامۆستا بێنن ئەوان کە موچەی مامۆستا و فەرمانبەران پێدابین ناکرێت بۆ ڕێگەنادن لە حکوومەتی فیدراڵی و ناوەندیەوە موچەکان تەوتین بکرێت و لە بانکە فیدراڵەکانم بکرێت. بەداخەوە ئەم حکوومەتە ئەیبێت بە دەردی کابراڵێ ئەم موچەخۆرانە نانی ئیسراحەت نەخۆن. نانی ئیسراحەت نەخۆن و ئێمەش بە هەموو شێوازێک هەژماری من ڕەت ئەکەینەوە چونکە هەژماری من هەمان کێشە و مەشاکل کە لە ڕابردووە بە دووبارە ئەبێتەوە. ئێمە بە هیچ شێوازێک نامانەوێت لە ڕێگەی هەژماری من و یا هەج بانقێک کە لە ڕێگەی دەسەڵاتی ماوە بەسەرچووی حکومەتی هەرێمەوە بێت. لەبەرەوەی ئەکرێت ڕۆژێ لە ڕۆژان بە هەمان شێوە ببنە ڕێگر و زەخت لەسەر موچەخۆر و مامۆستا و فەرمانبەران دروست بکەن ئەگەر نەچنە ژێر ڕکێفی ئەوانەوە بە هەمان شێوە ڕێگر بن و کێشە دروست بکەن. تا ئێستا ئاماژەکان بۆ دەچن عێراق ڕازی نەبێت لە ڕێگەی هەژماری منەوە موچەی فەرمانبەرانی هەرێم دابین بکرێت چونکە ئەوە لەگەڵ بڕیارەکەی دادگای فیدراڵی نایەتەوە و خواسی فەرمانبەرانی هەرێمیش نییە. دەیان هەزار واژۆی موچەخۆرانیش بۆ ڕەتکردنەوەی هەژماری من ئاڕاستەی وەزارەتی دارایی عێراق و دادگای فیدراڵی کرا و داوا دەکەن موچەکانیان لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە بدرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.